لسر پیشهاتن لسوریا بتایبەتی لە حەلەبێ و ممکنە ئاوا کوچێ بووی و چەکدارên دەستا تحریر ئەلشام دەبێژن ڕێککەفتنێک دنابەرەوان و هەسەدێ هەیە بۆ چۆلکردنا تلڕەفعات و حتان و کە زانیاری دەبێژن بەلێ شەروانên هەسەدێ تلڕەفعات چۆل کردە و هیچ کەس لە وێرێ نەمایە لێ حتان و کە تشتێن نەهاتیە پشتڕاستکردن ئەوەیە کە ئایا تاخە شێخ مەقسوود و ئەشرەفیە هەردوو تاخên کوردانە لە حەلەبێ ژە عالیە هێزên هەسەدێ و هاتینە چۆلکردن ئانە مەدیان ڕێڤەبەریە خۆسەر حتان و کە ئەفنوچە پشتڕاست نەکردە لێ تشتێ هاتیە گوتن ژە عالیە تحریر ئەلشام دەبێژیتن ڕێککەفتن هاتیەکردن و ژە حەلەبێ بتەمامی و تلڕەفعات هێزên کوردی دەربکەون کوردên li wan navçeya jî derdkevin ne tenê hêzên Kurdî bi taybetî berif tepqayê ve çin ku navçeyeke serbireqayê ve û di destê Hesedê de pêş hat dê çi bin divan serûbendan da ku şer berdewam e ji ber ku sînaryo vekirîne mirov nizanîtin aya ev welatên zilhêzên cîhanê bi kombûn û şilejan û beyanameyên xwe yên diplomasî dê bişên rewşa Sûriyayê hêwir bikin yan jî vekiriya sînaryo dê şer berfirehtir û heta kîve biçîtin رولê Kurdan divê navberêda dê çi bît ji hêjayê Siyamend Haco serokê Şepêla Azadî Kurdistan lê Berlîna Almanyayê dipirsim hêjayê Siyamend tu bi xêratiya Kurdistan 24 Cenabê hewa çawa çavdêriya pêşhatên li Sûriya bi taybetî li Helebê diketin ew rêkeftina di navbera Hesedê û çekdarên Tehrîr el-Şam çêbûyî bû çolkirina her du taxên Kurdan û tilref'at mumkin e bi çi berdî lê bît ام جی نزان حتی قاسی راسته بس وقت بو تحریر شام داخلی در خصوص بیجی لفحاتنک چه بود هم نقبینا و پیدی یپیگی گو هیزی و خوبک شدن هیزی پیگی خوبک شدن و هر دو تاخی و علی نظمان شیخ مقصود و اشرفیه ام دوینن تشتکی باشه رکفتنک چه بی شر چه نبی جبر ام زانن اف هیزی تحریر شام بقلكي هيزك قوي بواريا ترك خيات كي بشجرك مظن دانوا جبوي حلبي بخنا دستي خدا وزرارك مظن ويجهابنا أهل هردو هريمي أهل كردي الحلبي دمينن تشتي ما تبعي أم دمينن وبهور جامد أو تشتكي قلكي خرابة بوبيدي و يبيجيج خلقي شيخ مقصود واشرفيه كردي الواهري ما دجين داخواستين دركفن باور يبدا هكذا كفتنا كتشيبي بيجرك التحرير الشام لفورن بيج الكرد بينن شرطكي ام خد فكشين هي زي خوي دار خد فكشين و افكسيها كارن بمينن گاوا جنابه هوا شروعیان دکت و راستیه جبیر نکتن چکدارین دسته تحریر الشام هندزانن کی پشتوانی و پشتگیری آن دکتن به تایبەتی جبو باجار تلرفعات کو و چندین سال دسته حسده دایه چاوا او هاری کفتنک چید بیتون و نافچه چول دکن و خلکی دسته وان چکداران داد هلن آیا ترساوی کنین کو کمال کجیه کدن لسر کردان چه ببیتن لوان نافچهان اگر بشین 100,000 200,000 در بخن اره یدی چه نوصايا ام زانين هجمارك مظن خلكي شعبا وقرانا عفريني وعفرين جيد دستي هيزي اوبوزيسيوني ارتشاء اجتماعي كيما يوكتي تقوتن 350 مال حتى انها وقرانا راسته زحمتي جواره تشيد بن هيزنا چكدار هنا اصلنگيا دكن بس نحموش هيزي چكدار اصلنگيا دكن ودوي ام به بالملطيمه الهريمي خو بميني نعم دا خواسكن وافكشين ت پيمانك تشيد كي تدبيجي اشرناكم همبري ويد في غارانتيت بديمن تعديل ملطيمه نكي وام زانن هي التحرير نالعفريني يعني هيزي وهجمارك هبو العفريني وتعدى حتى انها ندقها ان كردان نوك هيز ندي ي اوبوزيسيوني وكا ارتشا ازاد هيزن هنا قالك تعدلت كرن اهلي عفريني الكردات كن بس نحمو هيز وكا هردونا وتحرير الشام ادلب بريفت بر امزانن وبشك هيز نوال عفريني جهابون تشتي امزانن او دجماتيات ديجي كردا زيدا نكرنا حتى انها تحرير الشام بس ام زانين ايرو خلكاري وغري عفريني دوی امج يبيجي بپرسن و پیدی بپرسن چما خلقی دبنا رقا وانا بري وانا عفريني ام هجمارك كردال عفريني هيا و دوی خلق وغرنا مالي خوا دوی آري كاربن خلقي وغر نويدي بس
خلکێژ شعبە وەکەم زانن شعبەکی مای کەمپادا 5500 کەس هەنا ئەف کەمپێ هاوالاکردە و بەرێ خەلکی دانا ڕقا و ڕقاژی چه ئاریکاریە نادنەوە ئەو کەسێ ها خستنە ستادیۆنەکێدا بێ ئاریکاری وەختات خەلکی داخواز دکێ وەرنە ڕقا دوادبێ ڕقا دکێ مایت ئاریکاریە بگە وێژی ناکن بەهۆریامەدا گەلەکە ئەم ئەفساڵا ئەم دبێژن گوهاتنەکە دموگرافی کوردستانە سووری چێبێ گوهاتنەکە دموگرافی مەزن عفریدی بەهاری کاریا کێ بەچێت بە هێژای سیامەند مەسەلە فەرمانداری گشتیە هەسەدی هەری دماهیە دەبێژیتن ئەو دخوازن کوردێن تەلێڕەفعەت و ناوچەیەن دی لە حەلەبێک و دژین بە گوهازنەوە ناوچەیەن و لەژێر دەسەڵاتە وانە بیک و ناوی بێژیتن لە کو دەرێ میناک لە تەبقایە نیڤاوان بجهکردنە ئارمان جوان چییە؟ ئەف گوهارتنا دەموگرافیا سەر بناوچەیەن کوردان و دیسا ئاوەرەبوونا کوردا چێت بیتن بۆچی بڕێکەفتنێن ژێربژێرە بۆچی ئاشکرانینە چما خەلک نەزانە؟ ئەف ینی خویاتکێ پێدێ و یێ پێگێ و هێزەی سووریە دموکرات ئاریکارن vê گوهارتنا دموگرافی ئەم زانن وەختا ئەف هێزێ دەرباسی عفرینێ بوون ساڵا 2018 دیساژی داخواش مڵەتی عفرینێکردن گۆ دەرکەون عفرینێ و ئەم بینن شاشە ئەف نها خەلکارێ مەجال هەیە ڤەگەڕن ڕاستی دوێن بپرسن چما بەرێ خەلکێ ددنە تەبقە و ئەم زانین گە هژمارێکە مەزن دو ڕۆژێ چووی هاتنە ڕقا ینی تەبقا بهتر لە سادیۆنەکە تۆپێ دانە هەفتوو گەلێک بۆشمان بوونە و کەسێکی مای ڤەگەڕانە وەکەم بۆ 350 مال حتا نەها ڤەگەڕانە کردووە پێشوازیکە مەزن جوارەتکن چوونە هینێک جووا ڤەگەڕانە گوندێ خۆ هژمارێکە مەزن نگارن ها هەرنە گوندێ خۆ جەم خەلکی گوندێ کوردینە جەم کوردێ خۆنە و پێشە ڕۆژێ وێ ڤەگەڕن وەکە ئەم زانن پۆلیسێ لەشکەری یە هەرێمی ئاریکارن بوارە هێزێک هەیە ئەستەنگیەتکێ ناهێلێ خەلک ڤەگەڕنە منتیقی خۆ عفرینێ دەبێژن ئەو ڕێڕە و هاتیە گرتن ژالیە چەکدارێن دەستەیە تەحریر ئەلشام حتاکو ڕێڕەوەکە ئەمنی و ئارام نەبیتن بۆ ڤەگوهاستنێ هێژای سیەمەند ئەت شتێکی ببیرەوە بینم ساڵە 2018 گەڤاکو تورکیا و گروپên سەر پێڤە دەستی خۆدانە سەر عفرینێ و داگیرکردی نێزیکی 200,000 کوردên عفرینێ بەر بە شەهبای و دەوروبەری حەلەبێ چون چەند ساڵە لە وێر دێرینە ئونها شەهبا هاتیە دوورپێچکردن ژە ئالیە گروپên دەستەیە تەحریر ئەلشام ئاوەرەبوونەکەدن چێ بووە دەربەدەربوونەکەدن چێ بووە ڤان مرۆڤان پێویستی بە هاریکاریên mirovî و لوجستیە مەترسی لەسەر ژیانەوان هەروەها کۆمکوژیەکەدن بەدەستێ گروپên دەستەیە تەحریر ئەلشام هەیە ئایا بوچی جڤاکە ناودەولەتی دەرحەقی ڕەوشە مرۆڤیە کوردان بتایبەتی لە حەلەب و دەوروبەر حەتان و کە بێدەنگە بوچی ڕێڤەبەریە خۆسەر هەڵویستێکی زەڵال نینە دەرحەقی ئەو قاس خەلکی و دیسا ئەوەرە و دەربەدەر دەبن دوێ ئەم زانبن gelek hêzê çekdar hene û cilabûn nexwînavê hêzê çekdar de heye dijminatiya dijî Kurda. Şaba ne tehrîr şan kontrol dike, şaba artêşa niştîmanî kontrol dike. û hijmarek ji grupê artêşa niştîmanî hêzê tendirawin û binpêkirinê gelekî mezin li Efrînê kirine. Em wê dizanin û tê divê werê şermezarkirin. Şaba vala bûye. ji Kurdê me yanî hemû derketine û YPG daxwazîş xelkê kir got şehba vala bikin û herên teslîmî ertêşa niştîmanî kirin. Tiştê em dibêjin behweriya me de ji ber kesê şehba hene Kurdê Efrînê ne bin kempade dijîn salat kempade dijîn rewşeke gelekî zehmet dijîn اختلاف کسی ها کاربن وگرنه عفرینی و ام بیجن ریوه کریش و کسی ها را و هجماره که مزنش خلکی چونه و کارن وگرنه سر جهه خواه یه پیگه و پیده بری خلکی دده طبقه و دده رقه اف براستی دده خویا کرن بو خویا که نخوازن خلق وگرنه حریمه خو وکن بو مجال های خلق وگرن و حتی انها نقول عمشات هيزا كلشكريه العفريني تجي هريم نبجوجك بين كنترولاوي دنا او زحمتياش خلكيره دكن بس وكا
پۆلیسێ عسکەری ئاریکارن خەلکێرە و تشتێ ئەمزانن وا کەسا دبنە جهێت خوازن هەر نێدا دوێ ئەم کارە بن vê zerfa ham istiqlal bikin û xuyekê tirkajî dextekê li va hêze hatkin û siyaseta berê birêve nebin. گاوان مرۆڤ تەماشای سووریا دکە هێژای سیامەند پشتی شۆڕەشە سووریا ساڵە 2011 و هەتا نۆکە تو دبینی شەڕ و ئاڵوزی بەردەوامن هێزên ناودەوڵەتی ئەقلیمی تێدانە دنیاکە گڕۆپێن چەکدار تێدانە سووریا نەک یەک پارچە سەدان پارچەیە بەلکی هەر گەڕەکێک دەدەستێ گرۆپەکیدایە هەر گرۆپێک لە ژێرسیا وڵاتێکی دیە یە قوربانیە دەدات خەلکێ سڤیلن یعنی زیاتری 500,000 کەسان هاتینە کوشتن بە ملیۆنان سووریان دەربەدەر بوونە و چەند جارەکان دناف خوددا دەربەدەر بوونە دنافواندا کورد ئەوە دیسا دەربەدەر دەبن مەترسیەکە زێدە لەسەر کوبانێ و ناوچەین ڕێڤەبەریە خۆسەر و قامشلوویە هەیە کورد vê navberêda çi bikin heta ku zêdetir nebine qurbanî navçeyê zêdetir ji dest nedin kurd zêdetir nehêne kuştin û derbederkirin. Ez bînim gelekî zehmete Kurd karibin tiştekî bikin heke bi rastî Tirk bixwazin ev hêzê çekdar herêmî dî jî bixine bin kontrola xwe weke me dît bê çawa Şehba Hesalî xistine bin kontrola xwe Şêx Mexsûd Eşrefiyê vawê teslîm bikin Kurd nikarin hemberî ve hêzê ha bisekinin. Salê çûyî de PD û YPG û Hêza Sûriya Demokrat siyaseteke şaş kirin û netîca wê ev bû her car me digot heke PD vê siyaseta xwe berdewam bike metirsî ser Kobanî û Qamişlo jî heye PD isbat kir got nikarî herêmê me biparêzê heta niha daxwaz nebû ji aliyê Tirka yanî heta niha planê Tirka nebûn dersbasî Kobanî û Cizîrê bibin bas kengî bixwazin xuya dike Tirkarin hêzê xwe herêmê bixine bin kontrola xwe û beravaniyê gelekî zehmeta ev hêzê YPG beravaniyê ber mentiqê me de bikin. Salê çûyî detkirin bi alîkariya Amerîkiya karî bû dijî Daeş şer bikin karî bûn Kobanî bi alîkariya Amerîkiya bixine bin kontrola xwe de bas ew alîkariya Amerîkiya wê ser sînor wê nebê ez bihortim ev hêzê ha heta 3 kilometrî jî karin derbasî Kursana Sûrî bibin û Amerîkî beravaniyê ber hêzê Sûriya Demokrat wê neke. Amerîkî wê nexwazin derbasî Reqa û Dêrezor bibin cihê Ewlê Amerîka waye bas herêmê dî kengî Tirk û hêzê tabehê wa derbas bibin em yanî PD û hêzê Sûriya Demokrat wê nikaribin beravaniyê pêre bikin. Loma jî giring e خەلکێ me cihê xwe bimênîn vê em xelkê teşcih bikin mentíqa xwe bimênin û em alîkar bin ji bo wî vegerine mentíqa xwe û hezara xelk dixwazin vegerine Efrînê divê em kesî çûne jî em karibin alîkar bin ware wê dê bimên em alîkariyê ji ware bidine hevdûn piştgir bin ji ware û em ne berê wa bidine kampa باشه اف چند ساله شعبه به هزاره کردی عفرینی روشک گلی که آلوز دجی چطوری کاریان ناف دولتی و نه یه پیدا جواره هبو چنابه وی دوباره کند وی خلکین بهیلن هر نه مالی خو هر نه عفرینی نه مجال های وی مو مجال استقلال بکن. دست تخوش گلک سپاس جای سیامند حاجو سروکی شپیل آزادی کردستان جه برلین آلمانیا هر هبی.